خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین بەر لەوەی هیچ بڵێن یان تەوەر و میوانەکانم بناسێنم دەمەوێت بە زانیاریەک دەست پێ بکەم. دۆخی ڕۆژاوای کوردستان بەداخەوەی کە دەیڵێم ڕاستیەکی زۆر تاڵە لە دۆخێکی زۆر ئاڵۆزدایە. دوای ئەوەی کە هێزەکانی سووریای دموکرات یان یەپەگە و یەپەژە کشانەوە بۆ سنووری ڕۆژئاوای کوردستان و شارە کوردستانیەکان، دۆخەکە بەم شێوەیە ئاگربەستێک ڕاگەیەندراوە. بەڵام ئاگربەستەکە بەم شێوەیە کە بۆتان باسەکەم، دەبێت کورد لەم شارانە بمێنێتەوە و هێزەکانی یەپەگە و یەپەژە بە دڵی سووریا، بە دڵی حکوومەتی سووریا و مخابەراتی سووریا لیستێکیان ئامادە کردووە تەواوی ئەوانە دوای ئەوەی کە ڕێکەکەون خاچی سووریا بەجێ بێڵن کە هەزاران کەسەگرێتەوە کە ڕەنگە بەشێکی پەیوەندی بەوە هەبێت کە مخابەراتی تورکی ئەیدا بە مخابەراتی سووری. ئینجا ئەوان بە جۆرێک ڕازین کە هیچ خۆسەریەکی تیانە، هیچ ناناوەندێکی تیانێت، تەنها ئەوەندەیە ڕازین بەوەی کە بەرپرسێکی حکومی بە دڵی ئەوان بێ دابدرێ بۆ حەسەکە، بۆ قامیشلو، بۆ تەلتەمەر، بۆ دێرکە ئەمکۆ، بۆ مەسەلەن ئەم قەزا و ناحیانەی ئەمێنێتەوە. بەو شێوەیە بێ کە بە دڵی سووریایە و هەر کەسێکیان قبول نەبێ لە ماوەی 15 ساڵی ڕابردوو کە خەباتی کردو دەبێ بڕواتە دەرەوە. و کورد تەنها بۆی هەیە یاتی نەورۆز بکاتۆکەوەی لە ڕێکەوتنەکەدا باسی کرا و بۆی هەیە هەندێک مافی کولتوری خۆی بەکاربێنێت، بەڵام ممارەسەی هیچ شتێکی تری پێ ناکرێت. هەر ڕێکەوتنێ هەر کۆبوونەوەیەک بکرێت لە نێوان تۆمباراک و بەڕێز مەزلوم عەبدی، لە نێوان سووریا تەلەفۆنات بێت، هەر شتێک بێت، ئەمە قەراری کۆتایی سووریایە. دوو شت ماوەتەوە کە من ئەمە بۆ مێژوو ئەڵێم. یەکەم، پەیوەستە بە بەرخودانی شەڕڤانان لە ڕۆژاوای کوردستان، چۆن ئەوەی کە لە کۆبانێ کرا و دنیا هاتە سەرخەت، چۆن ئەوەی کە بۆ نمونە لە هەندێک وڵاتی تردا ئەو نموزەزانە هەیە. ئەگەر شەڕێکی مان و نەمانۆکۆ سەفەربەریەی بڕیاریان لێداوە، ئەمە خاڵی یەکەمە بۆ مانەوەی ستاتویەک لە ڕۆژاوای کوردستان. ئەجینا بەپێی هەموو ڕێکەوتنەکان، بەپێی هەموو ژوورە تاریکەکان، ئەمە زانیاریە و کۆتایی پێهاتووە بەداخەوە کە ئێڵێم و جەرگم ژانەکە. خاڵی دووەم، هەموو خۆپیشاندانە ئەکرێ لە شارێک، لە شارۆچکەیەک، لە گەڕەکێک، لە بەرنامەیەکی تەلەڤیزۆن، لە سۆشیال میدیا، کۆمنت نووسین، تەنانەت ئەوەی کە لە وڵاتانی ئەوروپا ئەکرێ زۆر گرینگە. ئەمریکا، بەریتانیا، وڵاتانی ئەوروپا بەردەم قوسوڵخانەکان بوروژێندرێ. ئەژینا ئەوەی کە بەدەست هاتووە دڵمان پێخۆش بوو لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی بە سەختی لە ژێر مەترسی گەورەدایە و بڕیاری لێدراوە. ئەمانە زۆر گرینگن کە چۆن لە ڕۆژانی ڕابردوو لە سلێمانی، لە کەرکووک، لە هەولێر، لە زاخۆ، لە ڕانێ و قەڵازێ، لە هەموو دنیا خۆپیشاندان کراوە بێ بەردەوام بێ. ئەبێ لە سۆشیال میدیاوانی عەرەبی ئەزانن، ئەوانی ئینگلیزی ئەزانن، مەجموعەیەک خەڵکی زۆر باش، نووسەری زۆر باش بۆ سیناتۆرەکان، بۆ وەزیرەکان، بۆ هەرچی دەستیان پێگا نامەی بۆ ئەنێرن، لە کۆمنت بینووسن، نامە بنێرن. ئەمە ڕۆژێکی بەداخەوە بڵێم ڕەشی نیشتیمانیە. هەر کەسێک بڵێ لە دوجارە ئێمە ئەیبینەوە یان ئەمە یاریەک نییە، ئەمە بڕیارێکە و لەسەرمان درراوە، کەوتۆتەوە سەر فەزلی خوای گەورە پشتیوانمان بێ، هێز و بەرگری قارەمانانی شەڕڤانان و ئەو لۆبیە گەورە نەتەوەیەی کاکرێ. ئەجینا ئێمە ئەو خەونە و ئەو واقعی کە هەمان بوو لە ڕۆژاوای کوردستان زۆر بە خراپی لەدەستێنێ. ئەجا باسی هەڵوێستی نیشتیمانی لایەنە سیاسەکانی باشووری کوردستانەکەین لە پانۆڕامادا بێ میوانداری هەرێک لە بەرزان بەڕێز جەمیل ئەورامی لە پرساوی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان بەخێر بکات جەمیل، زۆر سپاس. و بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵی کادری پێشکەوتویەتی نیشتیمانی کوردستان جەنابش بەخێر بێ. جەمیل هێشتا گەنجی جەنابەت ماشەڵڵا، بەڵام وتم بە پێشمەرگەی دێرین و پێشمەرگەی گەنج بێکەوە لەو بەرنامەیە سپاس دەکەم. کاسەکۆش هەر پێشمەرگە حسابە. بەڵێ پێشمەرگەیە ئەخۆشی پێشمەرگە بووە، پێشمەرگە و بەڵام باوکیش پێشمەرگەی دێرینە. بێگومان کاگازار ڕێزمان بە شانازەی گەورە لە خزمەت کاک جەمیلان هەر ناتوانین قسە بکەین خەبات و ماندووبوونی کاک جەمیل
ڕۆژی ڕووناک دیارە بە خەباتی پێشووی گەلی کوردەوە ئەوە تا ئەو ڕۆژەیە کە ئیبینین لە ڕۆژاوای کوردستان گەر ئەوان نەبوونایە ئێستا ئەوەی کە ئێستا ئێمە لێرە دڵمان پێخۆشە و زۆر جار ڕەخنەشی لێگرین نەمانە بوو. کاک جەمیل باس سەرەتا حەزەکەم بۆ چوونی تۆ بزانم لەبارەی ئەو دۆخی کە ڕوو ئەدا بێت چی بکا کورد بۆ پاڵپشتی ڕۆژاوای کوردستان. زۆر سپاسان دەکەم خۆشحاڵم بۆ ئەم دەرفەتە ئەوەی کە تۆزێ بە قوڕی تەماشای مۆزوعەکەی بەشی نووسەرەکەی کرد بێ ئەو تەحەڵوکاتانەی ئەمریکاوانە هەروەها زۆر نووسار لەم بینە کە چۆن پەیوەندیان کردووە بە کە زەمان لە جەبهەت نووسرە بووە بە ئەبوو محەممەدی جۆلانیەوە بڕین ناوخۆی جارانی چیان پێوتۆ چیان نەپێن کەس پیان کردووە هەر لەو کاتەوە ئامۆژگاریان کردووە ڕان هێناوە چی بکات چی نەکا پێیان وتووە ئێمە تۆ ئەبین دەستکردن بە سرۆژی سووریا ئەبێ لە قسەکانمان دەرنەچی ئیشەکان ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چوار باسییان کردووە لەجار پێسە شتێ ئەبێ ئیسرائیل چی پێڵێ بە قسەی بکەیت ئەوە یەکەم لەسەر بەش بوو ئێستا وازی لە شاقی جۆلان و کە بەسقەدڕاستی ئەو شوێن لە دەکبوونی خۆیەتی بەسقەدڕاستی خۆیەتی جۆلان اینجا جەبل الشێخ اینجا قونێسەرە و سوێدا و ئەو شوێنانەی هەمووی کردووە تەسلیمی ئەویان کردو تا عەلاقەیان نییە بە سەرینەوە هەروەها نوێنەرایەتی تەلەبیب لە دیمەشق و نوێنەرایەتی دیمەشق لە تەلەبیب ئیشی ئاڵوگۆڕی معلوزانیاریە نەبارنێ بەشکل دیبلۆماسی هەر کاتێ این ئەمریکا ئیسرائیل پێ بێ جێبەجێیکە یان ئەوە نییە سەفارەت و سەفارەتکاری و دیبلۆماسی و نەزەم ئەوانە ئەوە نییە هەر نوێنەرێک دانیشێ لەوێ بۆ زانیاری وەرگرتن دەوان ئەوانی عینیش نوێنەکەیان وازانێت لە ئەوە ئەم مۆزوعە ئێمە هەموو جارێک ئەبین بە زەحیەی ملبلانەی ناوچەکە لە ساڵی 75 هەر بە پشتیوانی ئەمریکا سەدام حوسێن کە شەڕی بڵێ لە کۆتایی هینا وەزی خراپ بوو هیچ تەقەم نوشتێ بە احترافی سەدام حوسێن خۆی هەڵسان تەنازولیان پێ کرد لە شەڕ العەرەب بۆ ئێران مقابلی ئەوەی یارمەتی نەدا ئێران یارمەتی شۆڕشی کورد نەدا و دەستی لێخگرێت فعلا بوون بە زەحیە ملبلانەی ئەو کاتەی عێراق و ئێران دوایی بە هینی ئێمە نوێشتنی شۆڕش و بڵاو پێکردنی پێشمەرگە و شۆڕش مقابلی ڕەزامەندی ئێران مقابلی ئەوەی سەدام شەڕ العەرەبیدایەوە ئەمە یەک دوو ئەم جارە ئەو جارەی پێشوو شەڕی داعش ئەم هێزیان هێنا بەکاری بێنن لەبەر خۆشەویستی کورد نییە هینە ئەمریکا تەجروبەمان هەیە لە سایکس بیکۆ تا ئێستا بەشێکە لە موامرە لە کورد سایکس بیکۆ ئەو موافقەتی نەکردایە نەیەکرا وەستی خۆی باش کاک جەمیل زۆر جارەڵێن ئێمە بەعاتف سیاست بەڵێ ئەنجا ئێمە سەدەیان دروستکرد وتیان هاوپەیمان ئەبی بەو مەرجە شەڕ داعش بێت یعنی ئەمەیە نەوعدیان داوە بڕێ ئێمە سەر بە خۆیتان بۆ ڕاگەێنین نەفدرالیتان بۆ ڕاگەین نێ شتێکیان بۆ ڕاگەێنین هەر خۆی هەم ترامپ و هەم چیز ئەو کابەتەن بەراک هەردووکیان وتیان ئێمە حەلیفی استراتیژی نەبوون بەکارمان هێناون مقابلی ئەوە چەک و چۆڵەمەدان تۆی تەردیمان پێکردوون ئیشمان پێیان بووە ئێستا ئەحمەد شەرۆ هاتووە ئەو دەورە ئەبینێ دەسەڵاتی زیاترە هەموو سووریایە ئەو بوو بە هاوپەیمانیان ئێستا پێویستیان بە ئێمە نەما سەراحەتە پێیان وتبوون ئێمە ئەو کاتە ئیشمان پێتان بۆتە ئیشمان پێتان نەماوە ئەنجا مۆزوعەکە جێرە چۆنە مۆزوعەکە بۆ لێدانی ئێران ئەمان خۆیان ناتوانن یا زەحمەتترە بێن لە حەشدی شەعبی بن و ئەم مەقەڕ بڕوچێن و ئەو وا بکەن و ئەو وا بکەن ئەوە بۆ بکەن پێناویانە ئەحمەد شەرع پێیان وتویانە ئەبێت تۆ ئامادەبی شەڕی شیعە بکەی لە عێراقا پێی بڵێ بەهینیان وتووە مەزڵوم عەبدی شەرع پێی وتووە تۆمبەراکش پێی وتووە تۆ شەڕی ئەبێ حەشدی شەعبی بکەی تۆ ئیش من نییە ئیشی من لێرە پاراستنی مافەکانی خۆمانە بەدەستێنانی مافەکانمان و پاراستنی ئەو شوێنانی خۆمان ئیشی من لێ بچم لە دەرەوەی شەڕی شیعەیە هەر کەسێکی کە بکەم ئەخەوە ڕاستیش نییە ڕێگە ڕاستەکە نییە
أبا أو راسك مظلوم عبد راسك أو موقفي كمان أبو موقفي كباش يبوا أما يكم جارة لشوي لك أبلين بأمريكانا ترى يا مدولدني امتحانات يعني اقتصاد يعني شتيشوتوني بلام دقل صراحة كنابي يوصل هناك يعني بين أمانة إهين لصالح حدود لصالح حدود أو داعشانك اللي به هنا أمويان راسك عليه تسليمي إيراني أنا عراقي أنا كين يعني هنا بعراق تايس صوب جاكستان هنا هو برام زكي ينظر زاد تجنيه بهم يوه بله يعني هنا بو شري شيعيان بيبكن بو الشيعة مشغول كل حج الشعبي مشغول يعني بو ناس فاهم بو إيران كزانيان ليرة أو كاتهاد حج الشعبي لبلو بوكو نيتواني يتر في السبي خويتو بروا يعني مسي إيران با أمان ليرة بلا مري إيران ناني وكو جاري بيشو بيكن با مشك بها بجنوت بروك به بردمان بكاتو أنا أبش مشكية يبشيوا ينشي هي بله خوي له كم روزي شاك مزعوليات ترامب موافقت يعني كدو لقد إسرائيل كبين ليبدن بلام روسيا السعودية قطر إمارات فيها وتبون إما أجر أواش شرب كين إيش مشكي زورة أتواني بلا إذا كان إما بيرانكات بوشي توشي وحالة سبين إما هم أستاذ مع قصب بكرة وأم جارو جاري بيشونية خراب لي بويا كرديان خصص بله نا بله خور زيار بو ك شيباني أصعد شيباني سباسي أو مجموعي يشكلوا كسيج كشان ثيابو كدولة نبو سباسي كربو تانا وانا لقد يكفات شيء خايك سوريان يمس سباسي أنا كي نانا سوريا لذبي إنزل بهر حال أما يشكب وشيعية بلام لوي كبهين يا متو مظلوم عبدي بشري داعش كيوتي نايكم شري حشد الشعبي كيوتي نايكم أنا يشبه لوي وموضوع أكبره حشد شعبي بله شري حشد الشعبي كان يسليه موضوع كت وأنت وقلان وأنا جباش بوشي مان براسي زرير شان نبوه بوان حشد الشعبي زرير نبوه بوان لأن نداون يشتي كان هنا كدون لسنوي دوان شانين بوشي بين يعني الرجال اگر شو به هرمی کردستان کاریگری هي کاک زمین طبعا يعني للربيعه بين للربيعه بين لموصل بشي دوري كله لسان يزيد كان توشبناه براسي لبرأوا كرد إما وما لبي ناشته لا أوهم الشر ما كنت لا منطقة كركوك وجنوب كركوك ولا حبي الجو ولا شو كان يكون لقرميان لمنطقة جل ولا وسعدي وأنا أوهم الشر ما كنت بلا لشانزي أكتوبر الرجيدة بديمامتن أمريكا رضا أجر أمريكا رجينا زايا إيران به زونيت يعني حشد الشعبي جلت يعني بوشوا فلان لما يجوا أمريكا زور جار خيانة اللي بدايم لا الخيانة ما عقد شيء أخلاقي نيل بين معنا تخيان فاني بكن أمانة بكارمان هنا بوكاتك بيويز به بس هل زماني قاسم محمد لزماني قاسم محمد وترك بشتي أيام بردا زماني شرشي الولا لكاتي أجبط لك سبب ك إيران شاو صدام حسين كو كنوا لأنه يكفي براسي فرنسا ذات روكا لو صفوان والشخص صد بابي عراقي ما بو لقد شنكوب تركها بالريال وأمز بابان نذنوا بعراق بيانشكن لأن كاي كدير الرابر نقد دسي بيكل لصفوان الرجال ده دبابة كان بينه بود دبابان هاتن شري إيمان كل كركوك دوانا كان أمريكا أبو الأمريكا أبو بالله باش دوايش ك 2006 بحساب إيمان لازمني حاول في منان بوين كروش بوه كركوك وأنا أزاد كلا وأنا دوائنا يعني هجم مقردانية والنبي شو قدرت عندي رهبة كركوك باشا إما لصالح هشتا شوار كبتويج مان بوا خليه بقون الركوتن أو كاتب وزير خارجي ترشي هاد بو عراق فيها وطن أو اتفاق مو إمزايكن إما ينكركوك قاعدين الرشيد لهين كس هشتا شوار العراق جو كثر الشراب وليت واني بخصي تبشانك يعني باب تكمل جوا هم حتى دوباره ابيت حتى بينج دي صار اين زور باشا كاك جميل كاكسر ام تحليل وام شكل نووي كاك جميل براسي امام بات سرشتك اما هر خماني
ئەبێت چی بکرێ بەو دۆخی ڕۆژاوای کوردستان. بەڵێ بەناوی خۆی گەورە میرێوان سپاس بۆ جەنابتان سپاس بۆ بەڕێستان کە بەشدارین لێرە لە حقەتا ئەوەی کە هەیە کاک جەمیل زۆر بە وردی و زۆر بە تەفاسیلی سوورەکەی پیشانمان نا کە لە ڕووی تاریخیەوە بە چ شێوازێک کورد پێە تێپەڕیەوە لە چ کاتێکا پێویست بێ بەکار هاتووە دواتریش ئەجنداکانی خۆیان کە تەواو بوون بە شێوازێکی تر مامەڵە کراوە بەڵام ئەوەی کە ئێستا ڕوەدات تۆزێک ینی کاتەکەی جیاوازترە ینی ئەتوانین بڵێن کۆمەڵێک فاکتەری گەورە هەن ینی کۆمەڵێک یەکێک لەو فاکتەرانە کە سەرەتای دروستبوونی ئەحمەد شەرع و دوای کە دەسەڵاتی گرتە دەست و هەموو ئازادی خوازێک پێی خۆش بۆ دیکتاتۆرێک ڕۆیشتۆ کە بەشار ئەسەد بوو بەڵام ینی پێی خۆش نەبووە کە دیکتاتۆرێکە بێتە شوێنی دیکتاتۆرێک کەمە ئاساسێتکێتی وە بینیشمان لە کاتی دوای ئەوەی کە ئەحمەد شەرع دێتە دەسەڵات ئیسرائیل هەرچی بنیەی تاحتی ئاسمانی و ئەرزی جەیشی سووریە تێکێدات کە ئەمە بە شێوەیەکی چڕ بۆ ماوەی چەند مانگێک بردومانی دیمەشقێک کرد حتا کارگەشتەوەی کە لە نزیک قەسری ئەحمەد شەرعیدا دواتر چوونە ژێر بارەوە و بینیمان لە ئاخر دانیشتنا کە کراوە لەوەی پاریسە کە دوێنێ ڕۆیتەرس لە نۆ سەرچاوی جیاوازەوە باس لەواکە کە چۆن بوو چی کراوە ئەمەی کە دیارە جیاوازی سیاسەتی ئەمریکیش ئێستا زۆر جیاوازە سیاسەتی ئەمریکی جاران لە موسساتیەوە و دیموکراتەکان زیاتر پێکهاتە و مافی پێکهاتە و مافی دیموکراسی و لیبراڵ و ئەمانیان زیاتر بەرجەسا کرد بەڵام ئێستا لە سەردەمی ترامپ زۆر جیاوازە یعنی ترامپ کە بۆی ئێمە بینین ئەو خاڵات جەوهریانەی کە ڕێگر بوونە لەوەی کە کۆمەڵکوژی کورد بکرێ و کورتیا بەقوت بە لە ڕۆژاوە بۆ نمونە ئەمریکیەکان بوونە لە حقەتە هێزیانە بووە ڕێگریان کردووە و پاراسویانەوە بوونی وجودی ئەمریکی لەوە حافز ئەسەد بەشار ئەسەد نەیتوانیوە ئەوە بکات لە چەند لایەک و هجوومیان بۆ برێ بۆیە ئەمانێکی دابوو بە کورد جگەل لەوەی کە ڕۆژاوە بەرخودان و خەباتی خۆیان و ئازایەتیان بۆ هەموو دنیا سەلمان و کە ئێستا دواتر دێنە سەر ئەو بابەتە ئێستا سیاسەتی ترامپ سیاسەتی تاکڕەویە سیاسەتێکە کە سێ خاڵی زۆر ئەساسی گرتووەتە بەر یەکێکی ئەوەیە کە موسساتی لابردووە زیاتر بە شخصیکردنی خۆیەتی و لە ماوەی ئەم ساڵە ئەوەندەی باسی خۆی کردووە و باسی ئەو جایزانەی کە بۆی دێن ینی ئەوێت بە شێوازێک لە شێوازەکان زۆرترین بڕیار دەرکات زۆرترین تەداخلات بکات زۆرترین باج دەرسکە ئێستا یەکێک لەو ناونیشانەی کە باسەکەن هەر ڕئیسێک بە شتێکەوە ناسراوەوە ئێستا ئەم بە خستنە سەرباجی وڵاتانی تر و یەکێکی کە لەو خاڵانەوەیە جاران سەفارەتەکان نوێنەرایەتی جێبەجێکردنی سیاسەتی خارجی ئەمریکیانە کرد لە وڵاتانە ئێستا نوێنەری تایبەتی هەیە بۆ نمونە نوێنەری تایبەتی هەیە بۆ رووسیا و بۆ ئۆکرانیا بیتکۆفیە بۆ تورکیا بۆ نمونە تۆمباراژی هەیە بۆ سووریا خۆی سەفیرە بەس زیێت لێرە ئەبێ بە نوێنەری تایبەت بۆ عێراق ساڤای داناوە ئەمانە هەمووی دەرخەریەوەی کە زیاتر سەفارەتەکان بوونە بە پاشکۆ و گوێ لێ ناگیرەوە جێبەجێ سیاسەتی ئەمریکی ناکرێت یەکێک لە خاڵە هەرە ئەساسیەکانی ئەوەیە کە ئەوێ دۆستەکانی هاوپەیمانەکانی بە تایبەتی ئەوەی کە بین بەرامبەر بە ناتۆوە کرێ بەرامبەر بە ئەتیحادی ئەوروپیە کرێت چۆن مامەڵیان لەگەڵاکە چۆن گاڵتەجاڕی بە ناتۆوەکە ئەوەی کێ لە خاڵە ئەساسیەکانی کەمتر ئەگەر تۆ بەرامبەر بە فەڕەنسیەک بەم شێوازە مامەڵە بکە بەرامبەر بەریتانیا بەم شێوازە مامەڵە بکە بەرامبەر دانیمارکە ناتوێ لە ناتۆیاندامە بەرامبەر ئایا هاوپەیمانێکی نادەوڵەتی یا بێدەوڵەت چۆن نەتوانێت مامەڵە بکە ئەمە دەرخەریەوەیە کە سیاسەتی ترامپ ئێستا لە قازانجی کورد نییە و بە هیچ شێوازێک ئێستا ئەوەندەی دەیانەوێت دڵی تورکیا ڕازی بکەن کە سیاسەتی تۆمباراک ئێستا زیاتر میولە بە سیاسەتەکانی سەرۆکی تورکیا و بە ئەمنی قەومی ئەتوانێت ئەوە بکا کاک سەرکۆ مەسەلەن ئەوەی کە بینیمان لە بەرامبەر ئەوەی کە لە تورکیا لە پاریسا کۆبوونەکان کردووە کە سەفیری چۆنەڵە نوێنەری ئیسرائیلەکانی تیابوو بۆی کۆمەڵێک ئیمتیازاتی گەوریان بۆ ئیسرائیلەکان داوە و ئەتوانین بڵێن ناوچەیەکی ئاگربڕی بۆ ئیسرائیلەکان جێشتەوە کە جەمیل جەناوی باسی کرد کە ناوچەی زۆر زۆری بۆ جێشتووە بۆەوەی کە دڵنیایی بات کە سنوورەکانی ئیسرائیل لەگەڵ سووریا نەک ئەوەی پارێزراوە بەڵکو
بەشێکی زەوی خۆی بەخشێت بە ئیسرائیل بۆەوەی نەبێتە مەترسی لە بەرامبەرەوە ئیسرائیل کە هەندێک جار دروست و کوردەکانی بەکارێنە بۆ فشار و بۆ زەخت گڵۆپێکی سەوزی داگیرسان و بەپێ ئەو سەرچاوواڵە بێلایانی هەڵبژاردەوە بەڵام کاتێکۆیانوتی مەسەلەن کورد لە ئیسرائیل نزیک بەڵێ ئەسڵەن ئەوانی کەیساتێ ئەیبینی شەڕەفانانمان شەهید دەکەن کچەکانمان شەهید دەکەن و پیرەکانمان سوکایەتی بە پیرەکانمانەکەن هەمیان ئەڵێن ئەمانە ئیسرائیلی و جوولەکەن لە کاتێکە خۆیان بە گڵۆپی سەوزی ئیسرائیل نەبووە قەت نەتوانی بەم شێوازە مامەڵەکەم بۆیە دۆخەکە دۆخێکی نالەبارە و دۆخەکە پەیوەست کراوەتەوە بە ئەمنی قەومی تورکیاوە ئەوەندەی دڵڕازیکردنی ئەگەر ئێمە لە ماوەی ئەم سێ ڕۆژە سێرکەین چەند پەیوەندیەک لە بینی سەرۆکی تورکیا و دۆناڵد ترامپ بووە و هەمووشی پەیوەستە بە قەزیەی ڕۆژاواوە و لە بەرامبەرە ئەوەی کورد بێت لە ئەنجامی ئەم دانیشتانە و وەکو کاک جەمیل ئاماژەی پێکرد مەزلوم عەبدی زۆر بە ژیرانە و قیادەی سووریا کوردانی ڕۆژاوا زۆر بە جوانی مامەڵەیەکی دروستیان کردووە بەڵام ئەمان لە 1970 مانگە ڕێکەوتنامەیەکیان کرد جگەلەوەی کە هی ئازاریشمان هەیە دێ ئازاریشمان هەیە 18 مانگیان کرد هەموو کوردێک لە ماڵی خۆیان هەستێ کرد کە ئەمە ئاژبەتاڵە ئەمە تەسلیم بوونە هەمومان پێمان ناخۆش بوو بەڵام سوورە لەسەری دوای ئەوەی کەم ئیتفاقیە لەگەڵ جەناب و سەیریکەی تۆمباراک دێتە هەولێر لەگەڵ مەزلوم عەبدی ئیمزای پێەکەن دواترە چێت بۆ کوێ بە تاکە شەخسی ئیمزایەکات ئەحمەد شەرە بەمەیشەوە ئامادە نەبوون جێبەجێکن ئاگربەستەکان جێبەجێ نەکرد بگرێت چەند شارێکی کە و ناوچەیەکیان لە ڕێگەی ئەو هەڵگەڕانەوەی کە 14 ساڵ شەرەفانان ناوچە عەرەب نشینەکانی پاراز هەم لە شیعە لە عەلەویەکان هەم لە نیزامی بەشار و هەم لەو کێشانەی کە هەبوو لە حتا لەم داعشان کۆنانە و داعشە نوێەکانی ئێستا ئەم وڵات و خاک و شەرەف و ناموسی ئەم عەشایری عەرەبانەی پاراز بەڵام لە کاتێکا دێت ئەمە هەڵەگەڕێتەوە و تەوازنی هێز تێکەچێت بۆیە ئەمانە لە شێوازێک لە شێوازەکان پاشەکشاکەن بەڵام بە هیچ شێوەیەک دەوڵەتی سووری یان ئەوەی کە ئەحمەد شەرع ئێسایکان نەوەستا لەوەی کە بە هەموو مەرجەکانیش ڕازی بوو ڕەزامەند بوو ڕۆژاوە بەڵام نەوەستان یعنی ئێستا نێتەکە قوڵترە مەترسیداترە ئامانجی ئەساسیەکە ئەوەیە کە بە بڕای من بۆ خۆم قەنەعاتم وایە خاوەنی هێز نەبێت بڵێ ینی ئەمان داوایان کرد کە سێ فەیلق بکرێتەوە و لیوایەکی بۆ یەکینەکانی پاراستنی ژنان بکرێتەوە ئەمە نوقتە جەوهەریەکەیە و ئەگەر ئەم هێزەیش نەمێنێ شتێک نامێنێ بۆ پاراستنی ڕۆژهڵاتی لێ دێ بەرسەراحەت ینی ئەمەیە شێوازەکە ئەگەر جەنابتان سەری کرد ڕاستە پێشمەرە دێرینەکان لە 76 شۆڕشیان کردو تاکوونەوە یەک ئەگەر جەناب سەیریکەی دوای یەک پێویستی هەبووە لەشکری کوردستانیان دروست کردووە لەشکرێکی مشتەرەکیان دروست کرد دواتر بەداخەوە کە بەو شێوازەی لات بەڵام ئەگەر ئەو لەشکرە نەبووایە نەیەتوانی کورد بێتەوە دوای چۆنەڵە دەستکەوتەکانی حکوومەت هێرێمی کوردستان بە پەرلەمان پارێزێ بۆیە دەوڵەتی یعنی کورد پێویستی بە هێزێکی شەڕکەر هەیە جگە لەوەی پێویستی بە ئاسایش و ناخۆ ئیدارەکانی هەبێ لە باکوور هەموو کەسێک دەتوانێت خۆیڵ بجێرە بێ بە پەرلەمانتار و جگە لەو قەیمانەی کە دایانە ینی خۆ مافەکان بەشێکی زۆری ئێستا دراوە بەو شێوازە بۆ خوار حکمی زاتیانەوێ خوار حکمی زاتی ینی نەک فیدراڵی حکمی زاتیشیان نایە و خوار حکمی زاتیانەوێ و زیاتر ئەمە سیاسەتی چۆن ئەوەی کە ترامپ ئەڵێ پارەی خۆیان وەرگرتووە و نەوتی خۆیان زیاتر بۆ خۆیان بەکارێنەوە ئێستا ئێمە ئەتوانین بڵێن ئەحمەد شەرع مرتەزەقەیەکی تورکی ئەمریکیە و زیاتر هەموو ئەجنداکانی هەموو ئەو نووسینانە حتا باس لەوا کرێ ئەو هەژدە خاڵی کە نووسراوە بۆ ڕێکەوتنەکە دەسوخەتی چۆنەڵی ئەمنی قەومی تورکیای پێوە یەکێک لەوانە کە هاکان خەیدان سەرپەرشتیەوەی کردووە جگە لەوە تەفاسیلی چۆنەڵێ بڕیارەکە دەرچووە دوایەوە ڕێنمایی دەرەچێت بۆ چۆنێتی جێبەجێکردنی یا تەنفیزکردنی بڕیارەکە ئەمانە هەمووی تورکین بەڵام لێرە شتێکی کە هەیە ئەوەی کە ئێستا جەنابتان ئەزانن لەسەر کۆبانی دابڕاوە لە جیهان ئینتەرنێتی لێبڕاوە کارەبای لێبڕاوە ئاوی نییە بە شێوازێکی زۆر دۆست هەم تورکیا زەهنێتی ئەردۆغان و هەم داعشە کۆنەکان
کە بووە هۆی تێکشکاندنی داعش لە ساڵی 2014 و ئەفسانەی بەرخودانی کوردی ڕۆژاوا لە کۆبانی هابوو. ئەم شتە گرەیەکی گەورەیە، دوومەڵێکی گەورەیە لەسەر دڵی هەم عەرەبە شۆڤێنیەکان و هەم تورکەکان ئەبێ ئەمە بشکێنن. یەکی بۆیە من بۆ خۆم قەنەعاتم وایە مەترسیدارترین شوێن کە جێگەی لە ئێستا کۆبانیە بۆ جینۆسایدکردنی، بۆ قڕکردنی، بۆ شکاندنی ئەو ئەفسانەی کە لە پێشترا بووە. کاک جەمیل کە خوێندنەوەکان بەو شێوەیە بن. کورد ئەمڕۆ لە هەموو لایەکەوە بە بەرنامەی تەلەڤیزیۆنیەوە بە سۆشال میدیاوە بە خۆپشاندانەوە لەسەر خەتە ئەبێ چیتر بکرێت؟ وڵا حەزەکەم پێشتر لەو مۆزوع باسی ئەمە بکەم. من خۆم زۆر کەسی لە ئێمە لە خەڵکی وڵاتەکەمان باوەڕی وابوو ئەم جیلەی دوای ڕاپەڕین هیچ بەرهەمێکیان ناوێت، دوورن لە ڕۆحی نەتەوایەتی کوردایەتی. بەڵام ئەم بەرخودانە و ئەو هینە بە درۆخستەوە نەخێر. ئێمە ئەوانەی دوای ڕاپەڕین خەڵکی شۆڕژگەر، خەڵکی سێکۆشار، خەڵکی دڵسۆز بە میلەتەکان، هەر ئەوە لە هەر چوارپاچەکەی کوردستان و بە تایبەتی لای ئێمە خەڵک مەترسی هەبوو کە گەنجانە ڕۆحی نەسوەتیان نەمابێ، ئینتیمانی نیشتیمانی نەسوەتیان نەمابێ. بەڵام ئەمە ئیسپاتی کرد کە نەخێوانیە ئەو بیرکردەوەنە غەڵەتە هەموو تێکۆشەرەکان گەنجەکان. بەڵام بە دەرەجەی یەکەم ئەو مووقفەی هەسەدە و ڕۆژاوا وای لەکردین ئەو هەموو گەنجە گەنج و پیر متەحەمس بێ لە چوارپارچەی کوردستان. باوەڕتان هەبێ ئێستا ئەگەر دەرگای ڕۆژاوا بکرێتەوە لەوانەیە 1 ملیۆن زەلام بژن و پیاوە بچێ بۆ ڕۆژاوا و قبات بکات. یعنی ئەمە خۆی لە خۆیدا ئەمە عاملێکی ئەوە بوو کە ئێمە بورەمان بەرز بێتەوە لەمەولا بەهانای یەکترەوە بچین کە جاران بەو نەبوو یا کەم بووە گەر هەش بوو بێ. لەبەرەوە ئەوە یەکێک 82 بوو یان 82 بوو ئەبزانم یەکێتی بەهانای خوشکبران ڕۆژهەڵاتەوە. بەڵێ 82 بوو. ئێستا جارێکی تریش مەسەلەن ئەزانم چۆنە ئەو کاتە فەرمان بوو. ئێمە پێشمەرگە بوون فەرمانیان پێکردین کە بچینە ئەو کارە بکەین بە فەرمان کردومانە. من لە اقتیدام هەبوو بە یەکێتی نیشتمانیەوە پێرمەرگە و فەرماندەی ئەو کاتەیە یەکێتی نیشتمانی کوردستان بوون وتیانە ئەبێ بچی بۆ فڵان شوێن بەرگری بکەی لە کۆمەڵە و دیموکرات باش چوم. بەڵام ئێستا کەت پێ نەوتم. یعنی خۆی خۆڕسک یەنە دەرەوە لە ماڵەوە ئەچن کۆ بنەوە لە هەر شوێنێک و ئیتر بە هەر چۆن بێکە خۆی تعبیرەکە تعبیر لە پشتیوانیەکە ئەو هەڵوێستانەی ئەو هۆتاپخانەی ئەو دروشمانەی کە بەرزیانەکەنەوە دیفاع لە بەرگریە لە ڕۆژاوا. ئەمە یەکێک لە شتە باشەکانەوە. ئێمە لە ڕابردوومانە ڕابردوو ئەو یەکێتی و تەباییەمان نەبووە نەمان بووە. ئێمە ئەم حەرەکەی وای لێ کردین ئێستا خەڵکی گەنج داوا لە سەکرتاتی سیاسی کوردەکە ئەڵێ یەک بگرن. ئێمە دۆستمان نییە ئیسپات بوو بەو هەموو کە لە ئێرە وەختی خۆی لە ڕووخانی ڕژێمە کردومانە هاوکاری هاوپەیمانانمان کردووە لەوەی کە لە ڕۆژاوا بەو شێوەیە بوو ئەو هەموو شەهیدە نزیکەی 20,000 شەهید بووە داعشیان ڕووخاندووە دەرکردووە. بەڵام ئێستا ئەو نەتیجەکەی وایە لەبەرەوە فەرموو لێرەوە پشتیوانی ئەکرێن لە باکوورەوە سەرڕای سەرکوتی تورکیا لە باکوورەوە خەڵگەچێ بۆ مەرزەکان و ئەیانم بەرز بشکێن و بچن ناوینەوە. ڕۆژ هەڵات سەرڕای ئەو بار و دۆخە ناهەموارەی کە چەند ڕۆژی ڕابردوو هاتووە بەسەر ملەتەکەمانە لە گرانی لە نەبوونی لە مشاکل و خۆپیشاندان و ئەوانە. بەڵام لەوێش ئەو پرۆژ بوو ڕۆیشتون گەیشتونەتە بەبەر ڕەوێش ڕۆشتون گەیشتن لەبەرەوە ئێمە باواز بێنی لەو نەزڵە خراپی کە وەختی خۆی حقیشکان بۆ نەزڵی خراپ نەبووە واقعی بۆ نەقلیان کردووە لە شاعیرەکانمان. مەسەلەن بۆ نمونە شەرکۆ بێکەس دەربارەی ئێمە چی ئەڵێ؟ ملەتێکین بۆ قڕانی خۆم یانی شارەکەی باش لەبەر نییە ئەڵێ خۆخۆرن لە ئەڵێ بەڵێ باسی تەفرێق شتووە شێخ ڕزای شێخ ئینی کۆیی حاجی قاری کۆیی مەلای جزیری ئەمانە هەمووی باسی ئەوەکەن کە ئێمە یەگرتوونین کە تەبانین کە ئەوە نین ئێ باشە ساڵ دوای ساڵ ئەم هەموو تەجروبەیە هەبە دە باش با یەگرتوو بین. ئێستا خوێنی ئەو شەهیدانەی ڕۆژاوا خوێنی ئەو کچەی کە خەنەوە ئێقاتە خۆری خۆر قوبارەوە و بەرزاییە خوێنی ئەو چەند شەڕبانەی کە سەریان بڕین هەر بە چەقۆ بەرامبەر ئێمدا کاکە ئەوە وڵات هیچ ئەی مافی مرۆڤ نییە ئەی بۆچی نایکەن بەهرایە باحتیجاجە ئەی ئەمم متحدە
ئەو هەموو ئەعلامە ئەو هەموو نوێنەر لەوێ هەیە ئەو هەموو ڕاگەاندنە لەبەر چاوی دە چەقۆ بێن بەسەر هینە لەبەر چاوی دنیا بسکی شتێک ببڕن لە دوا و سوکایەتی پێ بکەن قژی ژن بگرن لێ بدەن و ژنەی پێ بن و بێن بە عەرزە باشە باش مافی مرۆڤ نییە ئەوە سیاسەت قەی ناکات وتمان ترەمپ سیاسی نییە و بازرگانە و مەسلحەتی شخصی خۆیەتی و بە ئیشتیهاد ئیشەکە ئەی باشە مافی مرۆڤ نییە لە وڵاتانە کەسێک نییە یاساییەک نییە لە یاسای نێودەوڵەتی بزانێت کە ئەمانە قەدەغەن نابێ ئەو وا لێ بکرێ ئینسان وای لێ بکرێ بۆچ نیان کرد ئێمە خۆمان سلام بۆ خۆمان لەبەر ئەوە من لەم ماوەی پێشوەرنامەیەک بچوو مەسەڵی سیاسی باسی ئەو وەزانم کردو بەسی پێویستە یەک ببین و وانە الحەمدولای سە خەریکە هەوڵێکی لەو بابەتانەیە بۆ هەموو حزبەکانیش کە ئەبێ وا بکرێ بەڵام ئەم حرەکەی بزوتنەوەی ڕابوونی پێ بڵێن هەشتێکی پێ بڵێن هەڵساون جۆرێکی داهینەکانەکەن بڵێ 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 ئەوە کەن باوەڕتان هەبێ ڕەم بێ ئەگەر ئەمە دووبارە بێتەوە ینی ئەو نفاق و دووربەرکی شتەمان هەبێ واللهی دوور نیە نێنە سەر ماڵەکانمان و بەقەرەکانمان حەقیشیانە بێت باشە ژنێ بەو نەبوونێ بۆ نەزارێ بۆ گرانێ دوو مانگ شتێکە ئەوە بۆ سێ ماگە بوچەی وەرنەگرتووە پیرەمێردێکی تەقاوت پیرەژنێک بۆ سێ مانگە چێت دوو مانگ 22 ڕۆژی چێ وەرنەگرتووە هاتیێتە دەرەوە داوای پارەمان لێ ناکە ئەڵێ ڕگەم بۆ بکەنەوە با بچم خۆ بم بکوشت لەوێ شتیوانیان لێ یەکەم والله حەقییان سبەینێ ئەگەر ئێمە هەموو لایەنە سیاسیەکان بەبێ ئیستیسنا نەیەین یەک نەگرین پشتیوانی لە یەک نەکەین ئەوەش کە هەمان لە کیسمانە چێ بۆ نەتیجە بۆ معلوماتتان ئێستا فەرمو ئەو حکوومەتی عێراقی 29 مانگ بێت 29 مانگ مرشحی سەرۆکۆمار بدرێ و کەچی تا تاق نەبووەوە کێ بێ بە سەرۆکۆمار باشە ئەوە دەنیشانەکەن ئەوە دەنیشانەکەن بۆ کاندیدی سەرۆک وەزیران ئەبێ سەرۆکۆمار یەکەمیشی ئەوەیە کە هەڵیان بژات بۆ ڕۆژی دووەم یەکسەر وەزیرەکان ڕاست پێدێ بۆ ئەوانە ئەی ئەمە لەکوێ مەعادلێن ئەوە ساڵێک و سێ بۆ 4 مانگە چێ هەڵبژاردن کراوە تا ئێستا یەک جار ئەوەی بەتەمەترین این کۆبنێکی کردو و دوایی بەکراوەتی بەجێشت تۆ ساڵ تێمان نەتوانی خۆتان هەر کوردین هەمومان کوردین لەوێ نەتوانین کۆ بینەوە بۆ سەرۆک هەڵبژاردنی سەرۆکایەتێکە ئەی سبێنێ چۆن ڕێی زۆرە کە تێکی شوکان جەمیل نەوەزیریە مێنێ لە سەرۆکەوە دۆخەی هەیە مەسەلەن سەرۆکی پێدێ هەمووی بەڵێ کێشەکە شتێکی بەسیتی لەبەر ئەوە بەڕاستی واز لە مەسلحەتی شخصی و حزبی بێنین مەسلحەتی نەتەوایەتی ئێمەش وەستی خۆی لە شاغ بوون پەیڕەوی ناخۆی ڕێخستنەکانی ناوی کەتری شوانی کوردستان بەرزیانشانەوە کۆمەڵە بزوتنەوە قەتی گشتی ئەڵێ بەرژەوەندی خۆت خەی بەرژەوەندی خۆت وەلا ئەنیت و بەرژەوەندی حزبەکەت ئەپارێزوی دوایش بەرژەوەندی حزبەکە لا ئەبەی بەرژەوەندی وڵاتەکەت ڕەچاوەکەیت یعنی هی وڵاتەکە زار بۆ بەسەر حزبەکەمە حزبەکەش زار بۆ بەسەر منە زۆر باش لەبەر ئەوە باوەڕێ هەبێ ئێمە زەرەری زۆری تیا ئەەکەین ئەگەر بەو شەوەیە بین لەبەر ئەوە من لە دوێنە لەوتارێکمان وتم خوێنی ئاڵی ئەو شەهیدانەی ئەوێ گەریلاکانیش و ئینەکانیش تێکۆشەرانی هاوڵاتیانی ڕۆژاوا بە ژن و کوڕ و ناڕەوە ئەبێ بکەین بە هینێک لە مەشکی خۆمانە دای بنێن لەبەر ئەم وەزعی لەبەر ئەو ئیش و ئازاری ئەو ملەتەمان لە بەرچاو بێنینەوە واز بێنین لە مەساڵحی شخصی و حزبی یەک بگرین لەسەر بەرنامەیەک لەسەر ڕێکوتێن کە دیفاع لە ملەتەکان بکە ئەگەر ئەوانە سەرکەون بە تەواوەتی کارێ نەکرێ ڕاگیرێن باوەڕتان هەبێ لە کوردستان وێنەوە لە جەزیدەکانە دەن لە مووسڵەوە دێنەوە لە ئەمبار و شوێنەکان سریێنەوە یێنەوە ناڵێن بەحساب بەناوی شیعەوە یەن بەڵام کاکە خۆراوە ڕۆژەوە شیعەنین موسڵمانی سنەشن و بەڵێ لەبەرەوە من لێرەوە هەرچەندە دوێنش لە یینەکەمانە ئێمە داوامان کردووە حکوومەتی هەرێم ڕێگەمان بۆ بکاتەوە بۆی لەگەڵ خەڵکو و پێشمەرگە زەرینەکان هەموو ئامادەین بشین بۆ ئەوێ ئەو تەمەنێک ئەوە مامانە لەوێ سەلفیکەن یا لێوە باش شەهید ببین خۆ ئینسان ئەڵێ ئیمامی عەلی توێتی من لەم یەموت بسەیف ماتە بغەیرێ بۆ من لە جیاتی ئەوەی لە ماڵ و پارکۆم لەسەری لە کوژدەن با لەوێ شەهید بم هیچ ڕەشەم سوێنێ ئەڵێ من کوڕی شەیطانم هەر ئەوەندێتە خۆ من چی عمر بەماوە لە گرنگ لە پێناو ملەتەکەیە بەڵێ باشە کاک سەرکۆ ئەوەی کاک جەمیل باسی کرد ئەو
هەڵمەتە نیشتیمانی کە لەلایەن گەنجان و لاوانەوە هەڵسەنگان لە چی بوو؟ وڵا کاک زانە ئەمە من لەکەم جار من لە جەناب تۆ دەست پێ بکەم جەناب یەکێکی لە میدیا کارە دیارەکانی هەم کوردستان و لە ناو یەکێتیە هیوادارم ئەم ماوەیە زۆرتر بەرگی حیزبەکە لابی و بەو شێوازەی ئێستا نانایسەر زۆر بە بەجوانیە یعنی ئەو توانە و تاقەی تۆ زۆر گرنگە بۆی ڕێی گشتی دروستکە بۆین باخکە ڕەشە جا ئەمە سەرەتای قسەکەم ئەوە بڵێم لێرە بەرجی حیزبەکە چییە وەختێک کە ئێمە لە ناو یەکێتی خراپ نییە مەبەستمەوەیە ئەڵم کاریگەری تۆ کاریگەری زیاترە لە خەڵکێکیکە ینی قسەکە لەسەر بەم شێوازەیە کادری پێشکەوتویەکێتیوا بەدڵنیایەوەکاتێکەکان بەڵێ بەڵێ هەر یەکێتی خۆی مەدرسەکەی یەکێتی ببینین یەکێتی مەدرسەکەی وایە کە وەکو کاک جەمیل باسی کرد لە شۆڕژگێر بزوتنەوەی شۆڕژگێران و کۆمەڵا و خەتی گشتی ئەمی باوەڕی وا بووە کە بەرژەوەندیە گشتەکانە بێ بخرێتە پێش بەرژەوەندی حیزبی و تاکە کەسیوە کاک زانە ئەمەی ئەم جارە دەرخەری ناوێنەی بزوتنەوە ناوێنەی جوڵانەوە ناوێنەی ڕابوونی کوردی ناوانەی بە شێوازێک بوو شێوازەکەی زۆر جیاواز بوو یعنی بڕوا بکە هەموو ئەحزابی کوردی تێپەڕان بوو هەموو قیادەی کوردی تێپەڕان بوو هیچ ئەمەی کە کراوە خۆبەخشیە یعنی ئەمەیە کە کوردێک من لە چەندین گروپا هەین ئێمە گروپی یعنی تۆ سەری کە خەڵکێک هەبووە کە ڕابطەی هەبووە خزمەتی خەڵکی کردووە یعنی پارەی داوە بە هەتیوی ئەم وڵاتە خەڵکی وەرگرتووە بەڵام دێت لێک لە حەزاگەر بە شێوازێک مامەڵی کردووە ئیسلامیەکان خۆیان هاتون ڕخنەی لێگرن ناو بهێنین مەبەستمە مەسا علی قەرەداخی پیاوێکی زۆر بەڕێزە پیاوێکی زۆر خزمەتێکی ئەم وڵاتەی کردووە و مزگەوتی کردوێتەوە و هاوکاری کەسوکاری هەتیوی کردووە بەڵام دێت لێرە بە شێوازێک مامەڵاکە هەموو کورد ڕاپەڕێنێ هەموو کوردێک تاگات دواتر وای لێ دێت کابێت بەخۆیان بشێتەوە یعنی هیچ کەسێک ناتوانێت لە بەرامبەر ئەم تەوژما بۆسێت چونکە ئێمە بینین خلیج چۆن مامەڵاکە ببینین جەزیرە و عەرەبیە حتا جەزیرە بە تایبەتی عەرەبیە کەمتر بە بڕوای من جەزیرە بە چ شێوازێک مامەڵاکە ئێستا کە جەناتڵی راپۆرتێکیان کردووە کە لە مزگەوتەکان و نەشیدی کوردی ئەڵێنەوە نەشیدی نەتەوەیی ئەڵێتەوە بۆیە دەریش کەوت بەڕاستی گەنجی ئێستا بەبێ تاین ئەوەی کە ئەحزابی سیاسی و هەندێک بەرپرسی ناوەپرس ڕێزمەیە باسیێوانە کرد کەمانە ئینتیمان نییە ڕاستەمانە ئینتیمان نییە بۆ حیزب منە نابنە حیزبی بەس ئەبنە کوردی ئەبنە نیشتیمانی ینی من کەسێکی نزیکی خۆم هەبووە شانۆکار بووە ینی بینیم پێش ئێمە لە ڕۆژاوا بوو پێشووتر خەڵکۆ ێزانی کەسێکی ناسکی بە شێوازێکە کە داوچێ بەرگە سەرما و گەرمان ناگرێت و ناچێتەوە بەڵام یەکێک بوو لەو شخصانەی کە ئێستا لە ڕۆژاوای ئەگەر سێری ناو پاسەکان بکەین بینین ژنی مەحاجەبەی لێ ژنی بێلەچکی لێ پەرلەمانتاری یەکگرتووی لێ بێلایانی لێ یەکێتی لێ سەوڕەکەم لە باشووری کوردستان وەگەر لە کۆڕەوەکە ئەگەرەوە دەرابێت ئەوەی کە ئەمی ڕابوونە لە ژیانی جالی کوردیە ئەوەی کە لە لەندەن کرا ئەوەی لە لەندەن کرا بۆ خۆپشاندان لە هیچ کاتێکان نەکراوە بەڵێ لە بەرەوەی هەر چوار پارچەکە کۆبوونەوە هەر چوار پارچەکە بوو کۆبوونەوە لە لۆکسەمبۆرگ کردیان لە ئەڵمانیا کردیان ئەمانە هەمووی دەرخەریەوەیە کە بەڵێ خەڵکی کوردستان تینوێتی یەکگرتوێتی و لە حقیقەتە ئەوەی تورکیا و ئێران و عێراق و سووریا لێترسن ئەلەمەیە لە لەحزەیەکە بەو هێز ئەندامی ناتوێ ناتوانێت سنوورەکەی خۆی بپارێزێ خەڵکەکە دێت ئەم سنوورە دەستکردن لە ناوە بە ئێستا چاوەڕی زیاتری شەکەی ئێستا ئەوەی من بە بڕای من چاوەڕی زۆر زیاترەکەم و ئێستا ئەزانی هەموو جارێک بەرپرسە سیاسیەکان یا ئەحزابی سیاسی ڕایگشتی دروستەکات کاریگەری خات بەس ئێستا ڕایگشتی کاریگەری خۆتە سەرمان ئەیبینی هەموو ئەحزابە سیاسیەکان یانوێ خۆیان بخەنە پێشڕەوی ئەمە بکەن چونکە لە حقیقەتە ئەم هەستە نیشتیمانیە نەتەوەیی لە ناو گەنج و پیر و لاوەکانمانە لە ناو بێمەعاش و بەمەعاش و دامنەمەزرا و دامەزراوە هەیە هەموو سنوورێکی شخصی تێپەڕاندووە ئەوەندەی خەمێکی گشتیە منێک لە هەموو ماڵێکی ئەم کوردستانە زانی وەکو تازێک وایە میزاجی گشتی لەم دەباشوورە لەگەڵ هەسەدە نیە لەگەڵ پەکەکە نیە لەگەڵ لەگەڵ چێتی نییە من بۆ خۆم حەزەکەی بەقەدر یەک
کتێب بۆ نووسم لە ڕخنەم لە سەر پەکەکە وەکو شخصی لاوچێ بیرروبۆچونمان جیاواز بێ بەڵام لەم قەزیە ئەمە قەزیەی پەکەکە یەپەگە یەپەژە دوورەخیتەوە قەزیەیەکی نیشتیمانیە دێن ئەیانەوە وجودێت لە ناوبەرن دێن قشی کچەکانێ بڕن دێن پیری دێنن وەکو حیوان زەختی لەیەکە گەم مناڵ تەخەنە ناو ئاوەوە بینیت ئەگەر جەناب بیرێکیان دروست کردو 20 مەترە پیاوێکی تەیەکەن دواتر تایەکی داگرسێن و ئەیخەنە ناویەوە ئەڵێ با ڕۆژاوە نەجاتە بە ئەمە من هەستەکەم سبەی دێتە باشوورەمە سبەی دووسەناوماڵەکەی کاکە دێتە ڕۆژهەڵات یعنی ئەمە کەی بینین بۆیە ئەمە دەرخەریەوەیە کە ئاسۆی کورد ڕوونە و باوەڕمان بە بەرخودانی ڕۆژاوا هەیە و قەنەعەتمان وایە بە هیچ شێوەیەک ناکەوێ ئەگەر ئەکرێت بە تۆپ و تارە کاک ئێمە پارتیزانەکانمان هەبوو لە داری خلەمانە ئەشکەوت داری خلەمانە بوو ئەکرێ هەموو سنوورەکان بگری ئەکرێت دێکان بڕوخێنی ئەکرێ کۆمەڵگای زۆرم لێ دروستکەی بەڵام خەباتی کورد کۆتایی پێنایە و ئێستش ئەم گەنجانەمان هەیە ئەم خاوەنی گرنگە ئەو بابەتە سەرمایە گرنگە مرۆیەمان هەیە دڵنیا بە پارێزراوە قەزیەی کوردی پارێزراوە و هەستی نیشتیمانی زیاتر و بەرگەورەتر و پیرۆستر و بەرەو پێشونێکی زۆر گەورەتری بینیوە و هەموو ئەو پیرۆزوانی کە کورد هەیەی لە دەستێکی ئەمینایە زۆر باشە کاک جەمیل دوا سەرنجی بەڕێستان والله ئێمە ڕخنەمان لە باوە پیرمان گرتووە لە تێکۆشەرانی کۆرمان گرتووە کە یان توانیوە بگن بە مەقسەد بگەن بە ئەنجامێک شۆڕشەکانی کورد و وامان وتو وایە سیاسەتی سەرکردەکانمان ئەو سیاسەتیان نەبووە باوان نەکەن جیلی ئایندەش بە سەرکردایەتەکەی ئێستا بڵێن ئەبێ بگەڕێنەوە دانیشتن بکەن بیر بکەنەوە باشە ئێمە چی بکەین باشە ئەو گلەی و گازندەی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەیەە لە ئێمە چییە نابێت چارەسەرکەن نابێ ئیشێکی بۆ بکەن من نازانم خەڵک پێماڵێ ئەم حکوومەتەیە ئەم سەرکردایەتیە کەڕووداڵە شوێرە و کەڕە نابیستێ و نبینێ بۆوە بڵێن بە ئێمەش وا بڵێن ئەم شارەی ئین کە ئێستا بیڵێم شێرکۆ بێکەس فایق بێکەس ئەڵێ کورد ئەبەد ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە داخەکەم ورد و درشتی شێت و شەیدای عانەیە ئەو سەردەما وا بووە بەڵام ئایا ئێسش ئاسەواری هەیە یانیەتی ئاسەواری هەیە ئەیانەوێت لەسەر تاک بە تاجی بڵێ بڵێ یا ئەحمەد موختاجاف ئەڵێ ئەمڕۆ باوا بێ بەڵام ڕۆژێ ئەبێ ئەولادی کورد دێتەوە مەدان بە عیلم و سەنجەت و عرفانەوە لەو قەسیدە دوودێژەکەی ئەمە زۆر جار ئێستا وایە ئێستا وایە ئەستا دوای ئەمە وایە ئەمڕۆ باوا بێ بەڵام دوایی وەمە لێتەوە ئۆتا من زۆر گەشتبینم ئەو سەر ڕەشبین بووم گەشتبینم بەرامبەر بە خەباتی نەتەوەکەمان چونکە هەڵسانەوەیشی نەتەوەیی دڵسۆز هەیە من جاران ئەم وەڵی خۆزگە حزبێکمان هەبوو وەکو پاسۆکی ئەوسا بەڵام ئێستا بێت تەنزیم دروست بووە بەبێت تەنزیم خۆی دروست بووە چونکە دژنەکانمان ئەوەندە خراپن ئەوەندە دژی میلەتەکەمانە ئەوەن دژی گەورە و بچووکیەوەن ئێستا خەڵک هین بووە کاکە هەر دووسێ زانای بەناو ئاینی شتی خراپیان باس کرد خەڵک لە مزگەوتەکەی نانی خوارەوە مامۆسای ئاینی قەت شتیوانە زۆر مۆبارەکە نەیەتوانی شەڕکە لە مامۆسای ئاینی بەڵای خەتی وای نەکرد بەڵێ ئەم جارانش ملای ئاینی زۆر ڕێزیە بۆ لایەمە کە ئێستا شەڕێزیە لە هێنایان نەخوارەوە ئەوانەی کە لە ئیژماعی بیرروڕای گشتی ئێستەوەی هات نەخوارەوەکەمان هێنایان نەخوارەوە قسەی غەڵەتی هێنایان نەخوارەوە سوپاسەکەم ئەڵمانیا لە مزگەوتێکە ئەم جمعەیە کابرای قسەی کردووە نازی مەولود بۆ نەزانم چی بۆ ئەمڕۆ ویدیۆکم گوێ لەبوو داوایانە کرد ئەڵێن لە هەر شوێنە بیتان سوک ڕسواکە ڕژ بیکەن باش وای لێ هاتبێ گەنجێک چەند حرمەتی مامۆسای ئاینی هەبووە ئێستا بڵێ بگەڕێن بە شوێنیا فڵان و کەس ناوی کەمادە سپاسەکەم کاک جەمیل مەمنونم سپاس بۆ بەڕێز جەمیل لاورامی لە پچرای کۆمەڵە پێشمەرگە دێرینەکانی کوردستان سپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد پێشکەوتووی نیشتیمانی کوردستان ورە کاتێکم تەواو هەواڵ هەیە لە دوای من ئەمەوێ بەر لەوەی ئەمڕۆ لە کورسات لەگەڵ هاوڕێم هاوکاراسۆ گفتوگۆی دۆخی ڕۆژاوەمانە کرد وەکو کاک جەمیل و کاک سەرکۆ وتیان هەموو دانیشتێکی داگیر کرد وتی بۆ لە بەرنامەکەی خۆتا باسی ئەوە ناکەی کە
ڕاستە هەموو کەس شتێک کاریگەریە بەڵام ڕۆڵی سەرۆک مامجەلال ئەوە بە بیری خەڵک بێنینەوە کە دۆستایەتی هەندێک لە سەرۆکی دەوڵەتانی دەوروبەریە کرد بۆ نمونە لە ئێران بۆ نمونە لە سووریا بۆ نمونە لە عێراق بۆ نمونە ئەمریکەکان هەمیشە شوێنێکی هێشتەوە بۆ ئەوەی ئەگەر مەترسێکی گەورە لەسەر کورد بێ دوجار پەیوەندیەک دروستکە کە ئەو نەما هەموو سیاسەتێک لەسەر ئێمە هەموو دوژمنکارێک لەسەر ئێمە تەطبیقەکرێ منیش پێم خۆش بوو ئەو ڕێی ئەو برادرم کەمە کۆتایی بەرنامەی پانۆرامایی ئەم شۆمان ئێوەش هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە خواتان